مام جلال daha derketini خدا جەمیل بایک هاوسەرۆکی کۆمەڵجڤاکی کوردستان کەجەکە دەڵێت سەرۆک مامجەلال لە ڕۆژە ناخۆشەکان دەستی بە خەباتی ڕزگاری کردووە و با قۆناغە سەختەکانیشدا تێپەڕی. جەمیل بایک لە چاوپێکەوتێکی تایبەتی لەگە کورسان نیوز دەڵێت سەرۆک مامجەلال ئەو دەم لەگەڵ ئیبراهیم ئەحمەد لە خەباتی نوێی ڕزگاریدا فۆرمێکی نوێیان هێنایە ناو خەباتی ڕزگاری خوازیگەلی کورد. بەوەی خەباتی سیاسی تەنها خەباتی چەکداری نەبوو، باڵکو خەباتی ڕۆشنبیری و هزری بوو. derketini Mam Celal İbrahim Ahmet de diroki gelê Kurdistan'da de tekoşini hareketi azadi da pelki nü ifade diki. Siyaset ki nü, siyaset ki demokratik, siyaset ki azadi o rengi ve da rengi sosyalizme jî heye veya le Kurdistan civakê da gartın çekir. Revşenbiri peşxist, zanabin peşxist. جەمیل بایک هاوسەرۆکی کۆمەڵجڤاکی کوردستان کەجەکە دەڵێت یەکێک لە خاصڵەتە دیارەکانی مامجەلال لە خەباتی ڕزگاری کووردا گەشتبینی بوو لە بەرامبەر بە سیاست. Yani Mam Celal daha da gençbini xada de hareketi Kurdistan'da cigirt. Hayya ki vefat kirji de hizmeti gelê Kurda da hizmeti gelê mintıqa da tekoşin kir. جەمیل بایک ئاماژە بۆ دەکات سەرۆک مامجەلال هەمیشە سیاسەتی یەکێتی نەتەوەی جێبەجێ کردووە. سیاسەتی مامجەلال چۆن بەتەنها بۆ یەکێتی نەبوو بۆ هەموو باشووری کوردستان بوو. لەسەر ئاستی هەرێمیش سیاسەتی مامجەلال بۆ هەر چوار پارچەکەی کوردستان بوو. جەمیل بایک هاوسەرۆکی کۆمەڵجڤاکی کوردستان کەجەکە ئاماژە بۆش دەکات لە لای سەرۆک مامجەلال سیاست لەسەر بنەمای دیموکراسی و ئازادی نەتەوە و پێکهاتەکان گەشەی کرد. هەر ئەو سیاسەتەش بوو دۆزی کوردی لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست قۆناغێک بردە پێشەوە. لەسەر ئاستی نێودەوڵەتیش کورد بە کۆمەڵگەی نێونەتەوەی ناسێنرا. And then okay. Thank you so much. Mam Celal çawa tek bu yeneke karnekir, tek bu beşe Kurdistan, başuri Kurdistan karnekir, bu tevayı beşe Kurdistan karkir, daim yekti netevi bu hassas vargır, daim khas ki hareket Kürt, de siyaseti teng mahalli da derxi, ki de siyaseti Kürt da Necdet peresti peş nekevi, demokratik bin azadi biratiye gela peş bikevi, li servik asasi karkir. Mam Celal yekşi karkir ki hareke Kürt, perskeki Kürt bi cihane jî bide fehm kirin. جەمیل بایک دەڵێت سەرۆک مامجەلال چۆن هاوسەنگی لە نێوان هێزەکانی باشووری کوردستان و پارچەکانی تری کوردستان ڕاگرت بوو وەختێک کە بووە سەرۆک کۆماری عێراقیش وەک یەکەمین سەرۆکی هەڵبژێردراو لە مێژووی ئەو وڵاتە هاوسەنگی لە نێوان کورد و عەرەب ڕاگرت. هەر ئەمەش کەوامان لێ دەکا کە بڵێن ڕۆڵی سەرۆک مامجەلال لە کای دیبلۆماسیدا گرنگ بووە. Çawa di mabênê başûr da tewazun çekir, mabênê başûr beşê dike da tewazun çekir. Dîsa wextê ki bû Serok Komarê Iraqê, mabênê Iraqê Herêmê Kurdistan da tewazun çekir. Mabênê herekê Kurd û dünyaya da jî xas ki tewazunekê çêbike ki bikane pirsgirêkê Kurd çareser bike. İşte rolê Mam Celal di siyasetê derva de diplomasî da jî giring e. جەمیل بایک هاوسەرۆکی کۆمەڵجڤاکی کوردستان کەجەکە دەڵێت ڕۆڵی سیاسەتی سەرۆک مامجەلال لەسەر ئاستی هەرێم و نێودەوڵەتی بۆ پارتی کرێکارانی کوردستان پەکەکە گرنگ بووە. خزمەتێکی گەورەی کردین. ئەو کاتەی پەکەکە وەک تیرۆریست و لە لیستی تیرۆریستان ناویان دەبرا سەرۆک مامجەلال پەیوەندیەکانی لەگەڵ پەکەکە زیاتر کرد. لەگەڵ سەرۆک ئاپۆ پەیوەندیەکانی پێشتر خست. ئەو هەوڵەی سەرۆک مامجەلالیش بۆ ئەوە بوو کە ناوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە ناو لیستی تیرۆر بشێنێت. و لەو هەوڵەشی سەرکەوتوو بووە. سەرۆک مامجەلالیش زۆر باش درکی بەوە دەکرد کە دۆزی کورد تەنها پەیوەست نییە بە بەشێکەوە، باڵکو پەیوەندی بە هەر چوار پارچەی کوردستانەوە هەیە. ئەگەر یەکێک لە پارچەکانی گرفتی هەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی دیبلۆماتی دۆزی کورد پاشەکشێ دەکات. Bu PKK jî taybet karek pêş xist. Çünkü PKK xistibin listê teröre Mam Celal alaqatê xwe rebera po PKK her wextike pêş xist. Ew da diyarkirin. Xas bi şeklî ew listê teröre jî bişkîne.
Çünkü liser rebera bu PK ev siyaseta meşandın ser tevayı kurda meşandın bir. Mam Celal dizanı bir ki eğer ve siyasete vala derneği de diplomasiye Kürt da zede meri nikani netçe var gire. Mam Celal dizanı ki mesele Kürt ne tek mesela Beşikye, mesela Herçar Beşaya, mesela İran, Türkiye, Irak, Suriye ne tek avara. Mesele ki navneteviye. Mesele navnetevi به کاری نەڤنەتەوی چارەسەر دەبێت. جەمیل بایەک دەڵێت لەگەڵ ئەوەی مام جەلال زانا بوو هاوکات دووربینیش بوو یەکێک لە خەسڵەتەکانی سەرۆک مام جەلال ئەوە بوو کە زۆر لێهاتوانە دەیتوانی زۆر بەزووی خاڵی لاوازی دوژمنەکانی بزانێت هێزی دانوستان لە بەرامبەری وەرگێتەوە ئەوەش گەورەی سەرۆک مام جەلالە. مام جەلال زانابی yani zekaki وەکێک ئاڤێ هەرێکی li gel Mam Celal hebî. Dikanî bî pirsgirêk baş fehm bikirina û gor ve jî nêzik bibîna û hazir cewab bî jî. Yani yek ji alî Mam Celalê xort gewre ew bû. Yani dikanî bî va dewleta ra va quwata ra bidibistînê. Taybetmendiyê wan çi ne, hesasiyetê wan çi ne ew baş dizanibî bu wê nêzik dibî divê da jî tesîr çêdikir encam werdikir. Vaya bu gelê Kürt qezençkî gewre ye.